خوا خێری خێرخوازا بنویسید ئیشەڵڵا خوالوان بە پاداش بنویسی یا ڕەبی خوا خێریم گوش بنویسید ئیشەڵڵا خوا بەردەوامتان بکە یا ڕەبی خوا خێریان بنویسید خوا خێر بنویسی خوا پاداشتی داتەوە کە یارمەتی مادەن چەند ساڵە یاڕەبی خوا بەردەوام بکە خوا قەرەب بکاتەوە خوا خێری ئەوانش بنووسی کە یارمەتی بێنازانەدەن چەند ساڵەکە زۆر مەمنون دەست خۆش بێ خوا پاداشت بداتەوە. بەشی بێنازان پرۆژەی بێنازان لە ئەنجومەنی سۆرانی کۆمەڵی ئیسلامی لە درێژەی کار و چالاکیەکانیدا هەستا بە دابەشکردنی ئازوقەی جەژن بۆ 52 عائیلە. پرۆژەی بێنازان پرۆژەیەکی خێریە. ئەنجومەنی سۆرانی کۆمەڵی ئیسلامی کوردستان لە ساڵی 2010ەوە دەستی پێکردەوە پێی هەڵساوە لە بۆنەکان لە جەژنەکان لە کاتی قوتابخانەکان هەر جارەی بە پارە بە هاوکاری بە جلوبەرێک بە خواردەمەنی هاوکاری ئەو دایک و داکێتیمانەمان کردووە.